جارێکی تر سڵاوتان لێبێ ئازیزان گەڕێنەوەلاتان بۆ تاوکردنی بەرنامەی گفتوگۆی پایتەخت پێش ئەوەی بگەڕێمەوە لای میوانەکان با پێکەوە ئەم ڕاپرسێش ببین. هەر نەک زۆرە هەر فەزیحە هەر ئەوانەی کە نەک خانەنشین هەر ئەوانەی کەوا دەوام شەکەن حەقی ڕاتپێکی ئوسوڵی ملیۆنێک باشە 2 ملیۆن زۆر بەس باشە قەینا لەبەر خاتر ئەوەی کە ئەندام پەرلەمانە بە تاکید موچێکی زۆر وەرگرن لە دوا ڕۆژ دەبیتە بارگرانی خانەنشینی هەموو ساڵێ هەموو هەر 4 ساڵێک 111 لە پەرلەمان بە موچەیەکی 6 ملیۆن و کەسر کە خانەنشینەکەین لەسەر ئەو جیلەی داهاتوو دەبیتە بارگرانێک دوای دەبیتە بارگرانێک لە بۆ جیلی داهاتوو کەس ناتوانێت ئەو توانای نییە ئەو 4 ساڵە هەموو وەکو حەقی دەواژن هاتووە ینی بەڕاستی والله ئەندام پەرلەما کە تەقاعد دەبیتن بەڕاتبەچی خیالی تەقاعد دەبیتن وەنیە با تەقاعد نەبی با بگەڕێتەوە سەر شوێنەکە ئەو کاری لێ دەکرد سوێندێ چکە لۆ مەسەڵەن دکتۆرەکە یان صاحب ئەزمونەکە اختصاصە لەو ئیشەی بە حکمی ئەو ئیشەی مختصەی چیتان پەرلەمان وەنیە لە پەرلەمان ئیش دەکات کە تەقاعدی دەکەن پاش 4 ساڵکە با تەقاعدی نەکەن با بگەڕێتەوە سەر شوێنەکەی خۆی ئەندامانی بەرلەمان هەریەکی 6 ملیۆن دیناریان بدرێتێ وەکو خانەنیشین بەڕای بین شتێکی گەلک زۆرە دەبی 1 ملیۆن و نیوەیان بدرێتێ تەقدیرەن لۆ ئەو ماوەی کەوا ئیشیان کردیە باشە ئەندامانی بەرلەمان هەرێکی 6 ملیۆن دیناری بدرێتێ کەچی بە هەزارەها کەس قوتابی لە جامیعی و لە کولیە و لە ئەعدادی ئەوانە تەخەڕوجیان کردیە هەمیان زۆربەی زۆریان بێ ئیشن هەندێکیانەوە فەرم و عارەبانەی ڕادەکێشن ئەو فەرق و جوایزە بەڕاستی فەرق و جوایزی گەلک دوور و درێژ هەیە لەوەی ئەوە بە هیچ جۆرێک خزمەتی بەرژەوەندی منەتی کورد ناکا بەڕاستی. جارێکی تر سڵاوتان لێبێ کاک بیلال دێمە لای تۆ ینی وەک بینیمان هەندێک لەو هاوڵاتیانن کلی ئەوەیان هەیە کە ئەم خانەنشینکردنە زۆرە ئەو موچەیی کە بۆ خانەنشینکردنی پەرلەمانتاران و لە تایبەتەکانە ینی نەعەدالەتیەک هەیە چۆن نەبینی تۆ مەسەڵەن؟ وەڵام تاکی لە قسەی پێشوونەکەمەوە کەم پێم وایە بەڵێ مش دەڵم لە چاو ئەوەی کە ئەگەر تەماشا بکەی وەکو علی باسی کرد کە گوایە کەمترین موچە 156,000 من هەرچەندە من پێم وانە کەمترین ئەوەی کە وەری دەگرێت شەرت نییە موچەکەی ئیسمەکەی چەندە چونی پەرلەمانتاری ژیار ئەو مەبلەغە نییە کەمترە بەس بەشتی تر ئیزافای دێتە سەر دەرماڵە و بە لیژنەکان و بەچی و بەچی کە دێتە سەری بەڵام بەرحاڵ جیاوازەکە فعلەن زۆرە من لەگەڵەوە دامە کە جارێک ئەسەکەم ئەوە بژێڕمەوە جارێک دەڵێ کۆمەڵە خەڵک وەستا بوو لە سۆڤێت کۆمەڵک سیارەی جوان بەلایاندا تێپەڕی خەڵکەم و سەرنجی سیارەکانیدا ڕویان لە کابرا وەرجێڕا کابراش کە قسەی بۆ دەکەن وتی خەمتان نەبێ پاش ماوەیەکی تر سیارەکە لە بن هەمویان دەردێنم یەکی ڕاست بۆ وتی جا باشە بۆ سیار لە بن ئەوان دەردێنی ئێمەش بکەس خاوەنی سیارە وەکو ئەوان سیارەمان هەبێ ئەم دەڵم بەڕاستی ینی لە بری ئەوەی ئێمە بیر لەوە بکەینەوە چۆن موچەی ئەوانە دابەزێنین بیر لەوە بکەینەوە چۆن موچەی ئەو خەڵکی کە داهاتی نییە داهاتی بۆ بەرزکەینەوە ئەمە ئەساسە بەڕێی من لەگەڵەوەشدا ئەو کاتە کە کەمێک موچەی پەرلەمانتارت دابەزان موچەی ئەوانش تۆزە بەرز کردەوە لێک نزیک دەبێتەوە ئەو کاتە عەدالەتێک زیاتر دێتە پێشەوە و خەڵکیش پێم وانییە مەسەڵەن چاوەڕێی ئەوە بێ ئەندامێکی پەرلەمان و کرێکارێک وەکو یەک بێ وەکو یەک نا بەڵام لە هەمان کاتیشە جیاوازێکی ئەوەندە زۆریش نەبێ کابرا هیچ موچەیەکی نەبێ ینی توانای هیچی نەبێ دەرامەتی سفر بێ یا کەمترین موچەی 156,000 بێ ئەگەرچی من وتم پێم وانی ئەو دقیق بێ ینی ئێوە پێتاوانیە ئەم هەموو موچەیە ئەم هەموو خانەنشینکردنە پلە تایبەت و پەرلەمانتار و نازانم ئێستا وەک باسەکەڵی بە ئەوانەی تریش بەرز بکرێتەوە کاریگەری سەلبی ئەبێت لەسەر ژێرغانی ئابووری هەرێمی کوردستان پێم وایە بەڵێ کاریگەری سلبی هەیە بوشێتی ئێستا خەڵک کە دەبینێ ئەندام پەرلەمانە پێی وایە بۆ پارەکە بۆتە ئەندام پەرلەمان ینی ئەو خەڵک ئەو خوێندنەوەی سا بۆ دروست بووە کەمە بەڕاستی زۆر خراپە ئەگەر بێت و موچەی پەرلەمانتار نزیک بێتەوە لە موچەی هەر مۆزەفێکی تر چون بەڕاستی حەق وایە نزیک بێ لێک بەس بەو معنانە کە بێتە 150,000 هیچ خانەوادەیەک تەسەوڕ ناکەم لی پێی بژیت بە 3 بەرابەری ئەوەش خانەوادەیەک بژی بۆیە حەق وایە بیر لەوە بکرێتەوە کوتم
عدالت دروست بکرێت عدالەتیش بە تەنظیمێک بە سیستەمێک دروست بکرێت خۆ هەروە لە گۆترە دروست نابێت چۆنێتی نزیکردنەوەی موچەکان لێکتر ئەوانەی موچیان زۆر لە خوارێ بەرز بکرێنەوە ئەوانەی زۆر بەرزە بێن نەخوارەوە لە هەمان کاتیشە خاننشینش بە هەمان شێوە خاننشینش من بۆ خۆم ئێمە بەتایبەتی لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئێمە لە 150 ئەو پارەی وەری دەگرین 150 خۆمان سەرفی دەکەین 150 دەگەڕینەوە بۆ دارایی حیزب لەبەرەوەی دارایی حزب ئیمکانێتی نییە بەو لە 150 توانیمانە بژین و هیچ مشکلشمان نەبووە کەواتە ئەم موچەیە زۆرە بۆیە من دەتوانم لە 150 بدەم بە حیزب و پێشی ئیدارە بکەم بۆیە پێم وایە بەڵێ زۆرە و لە هەمان کاتیشە خاننشینیش بە هەمان شێوە ڕێژەیەکی معقول دەگەڕێنرێتەوە بۆ پەرلەمانتارەکە کە خاننشین دەبێت بەڵام دەبێت لە هەمان کاتیشە کاری تر بکە ئێمە بەڕاستی من خۆم لەگەڵ ئەوەدا نیمە بەو ڕەهاییە بڵێ خاننشین نابێ هەبێ و یا هەمووی هەر ڕەفز کرێ بەڵام دەکرێت بە سیستەمێک ڕێک بخرێ بۆ ئەوەش ئێمە وەکوت پێشتر ئیشانە پێکرد ئێمە پرۆژه یاسامان پێشکەش کردو پرۆژه یاسا بۆ تعدیلی ئەمە و بۆ ئەوەی کە لێک نزیکردنەوە ببێت لە بینی موچەکاندا بە شێوەیەکی گشتی وڵات لەسەر مەسەلەی ڕێخستنی سیستەمی یاسای خانەنشینکردن قساکەین کاک عەلی یعنی ئەگەر بە دیوێکی کای پرسیارێک لێ بکەم یعنی بوونی ئەو موچەیە بۆ پلە تایبەتەکان و پەرلەمانتاران وا ناکات کە مەسەلەن گەندەڵی کەم بکاتەوە ئەم مۆزەفەی کە لە شوێنێکی حەساسەیە ئەگەر موچەیەکی زۆری هەبێت چاوی لەوە نەبێت کە ئیشێکی نایاسایی بکات دیارە لە کوردستانە ئەو جیاوازی نێوان داهاتی تاکەی کە دروست بووە هەمووی سەرچاوەکەی پەرلەمان نیەوەکو ئەو برادر ئێستا لە ڕاپۆرتەکەی باسی کرد کە ئەبێتە هۆی ئەوەی قوەی شیرائی بەرزەوە بێت و هەڵ ئاوسان لە بازارە دروست بێت ناوە شتێکی نازانستان نەبوو لە ڕاپۆرتەکەی یەکەم جارە هات بەڵام لە هەمان کاتە بوونی ئەو جیاوازیە دەبێتە هۆی ئەوەی کە لە جیهانە قیاسێکەیە پێڵن قیاسی جینی لەوانەیە مامۆستا عەبدولسەلام زانێت بە پێی ئەو پێوەرە داهاتی نێوان کەمترین و زۆرترین داهات بۆ هەر وڵاتێک بەراورد دەکرێت و بە پێی ئەو بەراوردە مەسەلەی عەدالەت و ئەوانە یەکلا دەکرێتەوە بوونی ئەم جیاوازی نێواندا هاتە من پێشتر ئاماژەم بە چەند وڵاتێدا بەحرێن بەریتانیا کە بەریتانیا وڵاتێکی سەرمایەداریە ئەمریکا کە قیمەی وڵاتی سەرمایەداریە جیاوازی نێوان کەمترین داهات لەگەڵ داهاتی پەرلەمانتارەکە دەجار زیاتر نییە لە هیچ لەو وڵاتەیە من قەت نەمگوتووە مامۆستا عەبدولسەلام باس ئەوەی کرد کە یەکێ بە پێی پسپۆرەکەی لەگەڵ کرێکارەکان ناکرێت منیش لەگەڵ ئەوەیان دیارە لەم کۆمەڵگەی ئێستاە کە ئیشەکان بە پێی مەهارەت دابەش دەکرێت ناتوانێت دوو کەس وەک یەک موچەی بدرێتێ بەڵام لە هەمان کاتە لە هەموو دنیای هەیە لانی کەم و لانی زۆری موچە دیاری کراوە یەکێک لەو خاڵانەی کە بۆ نمونە لەم کات لە ماوەی مانگی پێشوو چەند مانگی پێشوە لە مسر کە هەرایەکی زۆری لە شەقامان لەسەر دروست بوو دیاریکردنی لانی کەم و لانی زۆری موچە بوو ئەوە یەکێکە لە مەتاڵیبەکان لە سەر ئاستی جیهانیە بۆیە پێویستە ئەبێ ئێمە چەند شتێک ڕەچاو بکەین کە ئەڵێن ئەو دوو نسبەیە تەقدیر بکرێتەوە قسەکانمان عەمەلی بێت حیسابی ئەو ژمارە بکەین کە لە بودجە لە بەردەستماندا هەیە لە بودجەیە لە بەردەستمانە هەیە یعنی بەس من ڕێز و تەقدیرم بۆ زۆر کەسەیە کە قسەکە لە تەلەڤیزیۆنەکانەوە بەڵام زۆریشی بۆ مزایدەی سیاسیە بەڵام ئەبێ ڕیالیستیانە بین چەندێک ژمارەمان بەدەستەوەی کوردستان دانیشتوانی چەندێکە ژمارەی مۆزەفمان چەندێکە چەندێک موچە خۆرمان هەیە ئایا بە پێی ئەو داتایەکی دقیق هەیە لەسەر ئەم مەسەلانە بە پێی ئەم چەندێک لە بودجەی وڵات بۆ تەشغیل تەرخانەکرێت ئایا بە پێی هەموو ئەم ئامارانە دیارە ئێمە کە 950 پلە تایبەتمان هەبێت بگریمان ئەمانوێ ئەم موچەی خانەنشینی پلە تایبەتانە 150 دابەزێت هەر هەمووی 150 لە کوردستان دابەزێت ئەگەر ئێستا 100 ملیار بێت 50 ملیاری دەگەڕێتەوە بۆ کۆمەلگا و ئەم 50 ملیار ئەگەر بێت و دابەشکێ بەسەر هەموو پلە نزمەکانە دیارە با ئەو پەڕیەشی 5-6 10,000 15,000 بەرکەوێت واتە زۆر کاریگەری نابێت بەڵام کاریگەریەکەی لە چیایە لەو فەرقە زۆرەی لە نێوان بەرزترین و نزمترین پلەیە هەیە ئەو جیاوازیە کە ئێستا 20,000 زیاتر بێت کەم دەکاتەوە بۆ 10,000 کەمتر یعنی ئەلەو کاتەیە ئەو جیاوازیە ناهێلێت ئەمە لەلایەکەوە خاڵێکی تر کە من ئاماژەم پێدا بڵێ بڵێ ئەگەر کورتی کەیتەوە خاڵێک تر من هەر بۆ ئەو 156,000ەوە من تەکیدم دەتوانن تەکیدکەنەوە لەسەر ئەو لە هەموو ناگرێ بەس نیێ مامۆستا خۆم لە مۆزەفم لە دایرە دەوامم کردووە ئەزانم نزمترین پلە کەسێکە لە تەک خۆم لە کەر خۆمە ئیش کردو 156,000 و بەڵام من خەرجی کولیەم پارسەڵ
پارساڵ 156,000 بووە. بەڵام ئەمە ئیسمەکەی بەڵێ ئەمە ئیسمەکەی بەڵام ئیسمەکەشی کابرا ئەگەر شەهادەی نەبێت ئەگەر ژنی نەهێنابێت 156,000 با کەمێک بچێتە سەری ئەگەر ژنێک و مناڵیان دوو مناڵی هەبێت ئەوە چەندێکی 10,000 بۆ ژنەکەی چێتە سەری خۆ گەلێ زۆر ناچێتە لە کوردستانی ئەمڕۆ بە 156,000 ناتوانێت بژێت بەڵام ئەوی داهاتەکەی لەوە زیاتر بیت داهاتی لەوە زیاتری بەڵام ئەو جیاوازیە لە نێوان موچە کەمترین موچە و بەرزترین موچە هەیە لە کوردستانە گەلێک زۆرە و ئەو خەڵکەش ئێوە پەرلەمانتارن هەموو ئەدوکتان ئەبێ گوێ لە قسەی خەڵکەکە ڕابگرن ئەوە ڕاپرسێکە کرا ئەوە خەڵک قسەی کرد هەموو خەڵک لەگەڵەوەیە کە ئەم موچەیە لە کوردستانە دەدرێت بە پەرلەمانتار زۆرە و ئەو خانەنشینی کە پێیان دەدرێت خەدرێکە لە میلەت دەکرێنە عەدالەتیە و ئەبێ ئێوەژە کونیۆنەری گەل ڕازی بن بە و داواکاری کە خەڵکتانی کرد ئەگەر پرۆژە یاسایەک بۆ ڕێخستنەوەی سیستەمی موچەی خانەنشین کراوە یانی پێشکەش بکرێت چۆنی ئەم سیستەمە ئەبێت ڕێک بخرێتەوە لەکوێ دەست پێ بکرێت بڵێ من خۆم نەمویستەوە جار باسکەمەوە لە بۆیە ئایپادم لەگەر خۆمی ناوە پرۆژەیەکی ڕێکخستنی نەبەس خانەنشینی ڕێکخستنی خانەنشینی و پاداشتی ئەندامانی پەرلەمانم دانابوو بە لیست و بە هەموو شت جیاوازیم خستووە بینی تەمەنی ئەندام پەرلەمان وادەی یعنی ئەو ینی ساڵانە یان مانگانەی کە ئەندام پەرلەمان بووە تەمەنی لە کاتی ینی چەند عمری چەند بوو چەند مانگ یان چەند ساڵ ئەندام پەرلەمان بوو و چەند دەورەی پەرلەمانی تواو کردووە بە جەدوەلێکی ئەو لەبەرەوەی اختصاصی منە ریاضیات و احسایات دەستم پێ کردووە بەوەی کە ئەوەی یەک دەورە ئەندام پەرلەمان بوو تەمەنی لە 50 ساڵ کەم دەربیت 3 میلیۆن وەربگریت تەمەنی گەشتی بێتە 65 خانەنشینی 4 میلیۆن و هەکەدا ینی ئیتر چەند ساڵ وشت واتە نالێم ئەوە درستە ئەوەی من ئەلێم ئەوە هەوڵێکە چۆن مامۆستا بیلال و برادران و خوشکان هەوڵێکیاندا بوو ئەگەر ئێمە بمانەوێ بێگومان دێن دەبی جیاوازی بکەینە بینی دووشت ئایا بەو زمانەی کە لە ڕاپۆرتەکەتان داوای لە بردن لێ ئەەکەم ولی کە لە من تێناگەم NRT چه مەسلحەتی هەیە بەو شێوە ئەو ڕاپۆرتە بکات بەڵام مەسیجەکە چییە ڕاپۆرتێک بوو ینی مەسیجەکە گەلینا دژی ئەم ئەندام پەرلەمانە بن تەنیات ئەندام پەرلەمان نەبوو باسی موچەی خانەنشینکردن باسی دووەمین ڕاپۆرتەکەم هەربژاردننی ئەو کەسانە ڕێزم بۆیان هەیە ئەمانە بسپۆرن لە ڕووی ئیداری و دارایی و ئەو تاکو بتوانن فعلەن ئەوان حکمێک بدەن تاکو خەڵک ئێمەمانەوێ هاوڵاتیانیش بەشدار بن لە پرسەکە جیاوازە ناکرێت و لە هاوڵاتی بلێ ئایا ئێمە ئۆکسسیجین زیادکەین یان نیترۆژین زیادکەین بۆ ئەوەی نەترۆزیێشینی ئاوی ئەو بکەین هاوڵاتیە مەسەلەی موچە کاک عەبدولسەلام پەیوەندی بە هەموو تاکێکی ئەم کۆمەڵەوە هەیە ینی بە تەنها على كل من پرسیارم کرد من ڕاگەین دەرکارێکی متەقاعدم ئەزانی چۆنە ئەگەر ڕێگان بدەیە تۆزێک پاشان قسە ناکەم تا ئاخیر بەرنامە ئەگەر بمانەوێ فعلەن ئێمە چارەسەری بوو ئەوە بکەینەوەی کە ئەلێم پێی کێشەیە دەبی چارچێوەکە تەحسیسان ئەوەلان ئەمە گەندەلینیە ئەمە تعدانیە ئەمە جەریمە نیە ئەمە یاسا هەنە لە کوردستان یاساکان ماف ئەدەت بە بەڕێوەری گشتی بە ئەندام پەرلەمان بە ئەوەندە ڕاتبی هەبیت کە من دێم ئەو وەزیفەیە وەرەگرم ئەوە ڕاتب وەرەگرم و پاشان ئەو یاسایە ڕێگا بدەتە من خانەنشین بم واتە من نابی گونەحبار دانی نابی بە گەندەڵ دابنی و بە غەدر دابنی ئایا ئەم یاسایە ئەم پارەیەی دانراوە بە پێوەرە عەدالەتی تێدایە ئەوە پرسیارەکەیە بهین دانیشین پێوەرەکانمان چن بە ئەوەی بزانین ئەم یاسایە فعلا مەسلحەتی گشتی تێدای عەدالەتە دانیشین گفتوگۆ لەسەرێکین ئەوە دوو سێیەمیان دەبی بزانین لە چه چارچێوەیەک لە چه هەلومەرجێک ئەم شتە هەیە ئەوەی من ئیستا پێت لێ منش من ئەبینم لە سەرەتاوە تاکو دیار نەبیت کە من داکۆکی ئەەکەم لەگەر ئەوەی هەیە من لەگەر ئەوە نیم کە پێش 6 ساڵی 65 ساڵی کەس خانەنشین بکرێ خانەنشینی واتە گەشتمە تەمەنێک ناتوانیشکەم من لەگەر ئەوە نیم ڕێژەی ڕاتبدا بنرێت لە خانەنشینی سیستەمێک لە دنیا هەیە 2% فی ساڵەکانی خدمەت فی معدلی ڕاتبی وەرگرتووە
تو 15 ساڵ ئیش بکەی تقریبان 30% لە ڕاتبەکە وەرەگیری تو 35 ساڵ ئیش بکەی تقریبان 70% لە ڕاتبی خۆت وەرەگیری ئەوەی کە لە کوردستان هەیە پەرلەمان نەیتوانی لەم 4 ساڵەیە من لەوێ نەبێت مەسلەی ئەمەی کە بگەڕێتەوە دوای کاری پەرلەمانی وە سەر وەزیفەکەی خۆی ئەوە یەکلای بکاتەوە. ئێمە زۆر جار باسی ڕقمی 156 کرد ئەوە لە وەختی برێمەر 156 بوو بە تعدیلێک کرا بە 180 ئێستا لە کوردستان ڕاتبی ئسمی وا بزانم 240 کەمتر نییە 250 بەێ ئەوە درێژەکەین واتە من لە پەرلەمانی کوردستانیان هەردوو حزبی دەسەڵاتدار کە باسی ئەەکەن نەهاتوونە ئەم ژمارەیان دانا یعنی سیستەمێکی موچە هەیە لە هەموو عێراق ئێستا لە عێراقش خەریکن گەشتونە قەنەعاتێک کە پێویستە گۆڕانکاری لە بکرێت سەر چاو من یەکەمین کەس خۆبەخش بەشدار بن لە ئەو لژنەیەی چاو پێخشاندنی ئەم جیاوازیانەی بێنێ ڕاتب ئەمە دوو سێەمیان مەسلێکی سایکۆلۆژیە من ئەوە وتە من ئەندام پەرلەمان بووم ئەوە چەند مانگ ماوە چەند هەفتە ماوە ئیتر ئەندام پەرلەمانتی نامینین ئێستاشی ئەیلێم و لە دەرەوەی پەرلەمانش ئەیلێم لە ڕووی سایکۆلۆژیەوە من ئەبێ ئەم مەلائیکەتە ببینم ئەوەی بێت بە دەستی خۆی هەندە ئیمتیازات کە هەیتی بە قانون بە هیچ غەدر نییە خۆی بە یاسا وەرێگریت بێم ئەو مەلائیکەتە بدۆزم ئەوەی بێت تەوقیع لەسەرەوە بکەت ئیمتیازەکان لە دەستی خۆی وەرگریت شتیوان نییە ئەوە نە لێرە جارێکی تر ئەلێم نەمسا 20 ساڵ نەمساویەکان مناقەشەی ئەوەیان کرد لە پەرلەمان ئەوانەی دوڕاتب و سێڕاتب وەرەگرن کە نابی لە شخصی یەکەمی وحدەی ئیدارەتەکە زیاتر بن یعنی با بە لەغۆی کوردی خۆما قسە بکەن قایم مقامێک نابی لە محافظ زیاتر وەرگریت محافظێک نابی لە وەزیر زیاتر وەرگیت کاک عەلی ئەزانیت لەوە لە ئەوروپا هەندەجار هەیە تو ئەندامی مەجلیسی ئیداری شەریکەیەکی ئەندامی قیادەی حزبێکی و هەراوەها تو ئەندامی نازام لژنەیەکی هەڵبژێردراوی کۆی ئەکەن و شتێک بە حیلێک پارێکی زیاتر لە برۆنۆکراسکیان پرسی سەحافە گوتیان لێوە خێرە ئێوە بریاری گەورەترتان داوە بۆ ناتوان ئەوە بکەن گوتی وەڵڵا ئێوە سەیرن آخر ئەمەە خودی پەرلەمانتار چۆن ناتوانن قانونێک دەرکەن ڕاتبی خۆیان کەم بۆیە من تەسەورەکەم ئەوەلە نەخراوە نە ئەو پرۆژە یاسای من نە پرۆژە یاسای برادرانی معارەزە هەردووکیان نەخرابوونە ینی خشتەی کار تاکو بتوانین بلێن پەرلەمان توانیت نەتوانیت کورد آخر کەلیمە ئێمە لە کوردستان پێویستیمان هەیە ئێمە بزانین هەر تاکێک داهاتی چەندە ئەوە نیمانە ئەوە چی پێویستە ژمارەی زەریبیت هەبی لە کوردستان کە نیمانە یاسایەکی پێویستە ئێمە داتەبێسێکمان هەبیت هەموو ئەو پارانەی تاکەکان وەرەگەن لە کەرتی تایبەت و کاری ئازاد و کەرتی گشتی بشیتە سندوقێکی داهاتەکان لە کوردستان ئێمە پێویستە زەریبەی داهات لەسەر ڕاتب هەبیت ئەو کاتە ئەتوانین دانیشین بە پێی ئەو داتانە چەند داهاتمان هەیە بۆ کوردستان ئەتوانین ڕاتبەکان سەر و تازە دانین و قەڵەنشینی بێ ئەوە تەسەورەکەم مجرد هاندانە زیاتر لە عێراقش کە عەبدولسەلامیش ئاماژەیەکیدا هەڵمەتێکی لەو شێوەیە هەیە کە موچەی خانەنشین کراوانی پلە تایبەتەکان و پەرلەمانتاران کەم بکرێتەوە یاخود هەر نەهێڵرێت بۆ ئەمەش موقتەدا سەدەر حەکیم هەروەها ئێستا مەرجە ئەکانیش خەریکەیەنە سەر خەت بۆ ئەوەی پاڵپشتی ئەم هەڵمەتە بکەن ینی پێت وایە کە ئەم هەڵمەتە لە عێراقا ضرورەکە بکرێت یاخود هیچ پێویستیەکی ناکات یعنی ئێستا لەم کاتەیە و هەڵمەتە هەبێ وەڵاهی سروەخان خۆی هەندێک کاعلی پێشتر هێرشێکی توندی خستە سەر ئێمە بە تایبەتی هەندێک هاوڕێی ئێمە کە پێشتر خاننشین بوون لەم خولە تۆمەتباری کردن بە هەندێک تەلەفوس بە هەر حاڵەوە ناسمەوە سەری کابسەلام جاویدایەوە بەڵام ئەوە ئەو وتی ڕێزی ئیمزاکانی خۆیان نەگریان درۆیان کرد لەگەڵ ئیمزاکەی خۆیان شتێکی کەلیمێکی وای وت صادق نەبوون من پێم وایە بەڕاستی ینی غەیری ئیمزا کابرا شتێک دەنووسی و ئیمزای دەکا چی کە هەیە بەدیلی ئەوە نازانم ینی قسە هەیە جەنابتان ئەمڕۆ هاتوون داوای ئەوە دەکەن ئۆپۆزیسیۆن لە 29 سەی 2012 پرۆژەی پێشکەش کردو بە نووسراو بە ئیمزا 3 ساڵ پێشەوە داوامان کردو چەند ساڵ پێشەوە داوات کردوون تۆ لە ئەعلام باس کردوتە مزایدەی سیاسی بەڵام من پێت دەڵێم ئێمە بە نووسراو پشتیوانی ئەوەمان کردەوە وە قسەمان لەسەر کردو ئیشمان لەسەر کردووە و بەردەوامیش بووین لەسەری و بە بەڵگەشەوە بە ئەمە ئێمەکو خۆمان بە تایبەتی من کە باسی ئێستا باسی خۆم دەکەم لێرە
لەم داهاتەی کە هاتوتە بەردەستیشم وەکو موچە وەکو وتم لەژێ لە 150 گەڕاندۆتەوە تاوانبارە لێ دووەرەگرێت تاوانبارە حزب ناتوانبار نییە لەبەرەوەی حزب لەبەرەوەی حزب خۆ نای خاتە گیرفانی شەخص دەیداتە ئەو خەڵکەی کە موچەکانیان کەمە و بەشی هیچ ناکە موچەکەیان 75,000 بۆی دەکاتە 100,000 لەبەرەوە تاوانبار ئەوە تاوان لە حزب وەردەگرێت لە کادیر حزب کادیر حزب 75,000 وەردەگرێت کاکە حزب بۆ تاوانبار ئەوە تاوانە کە من موچەکەی کۆمنیە بدەمەوە بە حزبەوەی بۆی کاتە 100,000 ویلال یارمەتیم بێ حرەسەکانی مەقەڕی حیزبەکان بە شێوەیەکی فەرمی سەر بە وەزارەتی ناوخۆنین لە هێندێکیان هەون هێندێکیان نەخێر هەر ئێمە لە موچەی حزب پاران پێ دێن لەبەرەوەی بەمان تەعین ناکەن ئێمە پارەکەمان هەمووی 350 میلیۆن وەکو حزب ناچارین ئێمە مانگانە 150 میلیۆن دینار لە موچەی پەرلەمانتارەکانمان دەبڕین بە شێوەیەکی گشتی بە خانەنشینەکانیشەوە بۆ ئەوەی موچەکەمان ئەو بودجەی حزبمان نزیکەینەوە لە 500 میلیۆن کە 500 میلیۆنی پێویستە مانگانە ئێمە قەرزار دەبین لەسەری ناچارین ئێمە هەموو ئەندامانی پەرلەمانمان لانی کەم لە 150 لێ ببڕین هەندێکیشیان زیاتر هەندێکیش کەمتر بەپێی ئیشەکەی خۆی کەسەکە لێ دەبڕین بۆ بودجەی حزب ئەویش بۆچی بۆ ئەو خەڵکە ڕۆژوڕوتەیە کە موچەکەی بەشی ناکات چی ئەوە تاوانە نازم تاوانەکە ئەوە دەبەرەوەی کە علی یعنی نازم بۆ تاوانەکە زۆرە ئەوانەی داهاتیان کەمە تاوانەکە بەس بۆی جوای وەڵامی پرسیارەکەی خۆم وەرگرم یعنی کاتی ئەوە هاتووە لە عێراقا ئەم پرسە ببێتە پرسێکی جەماوەری گشتی کە هەموو پلە تایبەتەکان لە هەموو عێراق سەرتانسەری عێراقا کەم بکرێتەوە خانەنشینەکان یاخود نە پێویست ناکات من پێم وایە ئەوانەی کە موچەکانیان زۆرە پێویستە بە سیستەمێک ڕێک بخرێ بەڵە کەم بکرێتەوە بۆ ئەوەی کە ئەو تەوازونە ئەگەر فاسیلێ زۆرە کەم بکرێتەوە ئەوانەی کە خوار لە خوارەوە بەرز بکرێتەوە ئەوانەی سەرشن وتم نەزم بکرێتەوە بۆ نزیک بنەوە لە یەکتر ئەمە لەلایەک بەڵام لەلایەکی کەش تا ئێستا پێم ناڵێ کام پرۆ لە عێراق لە ئەنجومەی نوێرانی بەغدا کام پرۆژە پێشکەش کراوە بۆ چارەسەری ئەم کێشەیە تا ئێستا قسەیە کەواتە قسەی ئەعلامە کەواتە واقع نییە ئەوەی واقع ئەوەیە کە لە پەرلەمانی کوردستانی ئێمە بە پرۆژە پێشکەش کراوە یعنی بۆ ئێمە واقعی نەبین بۆ ئەوەی کە لە ئەعلام قسە دەکات بۆ خەڵک و بۆ جەماوەر و بۆ هاندانی خەڵک شتێکە ئەوەی کە واقع و بەڵامەوەی بۆ ئەعلام قسەکات ئێوێ فشار بکاتە سەر سیاسیەکان لە بەغدا لە ماوەیەکی مقتدا چل پەرلەمانتاری هەیە لە بەغدا بەڵێ داوای لە پەرلەمانتارەکانی کردووە مقتدا سەدر و حەکیمی پێم وایە ئەگەر بۆ ئەعلام نییە مقتدا سەر پێویست نەکرد لە ئەعلام باسیکە پەرلەمانتارەکانی خۆی کۆ دەکاتەوە ئیمزان پێ کۆ دەکاتەوە و پرۆژەی پێشکەش دەکات ئەوە نەخێر بۆ ئەعلامە پێ دەڵم جارشکەش بۆ ئەعلامە ئەگەر بۆ ئەعلام نەبێ مقتدا سەدرە فلانە فیسارە هەر کەسێکی ڕێزم بۆیان هەیە بەڵام ئەبوایە ئەوان پرۆژە پێشکەشکان بەڵام کاک بیلال پێت وان نییە ئەعلامەتوانێت فشار لەسەر سیاسەکان دروست بکات بەو ڕێگایە ئەوانە بتوانن فشارێک دروست بکەن لەسەر پەرلەمانی عێراقی پرۆژە یاسایەک دروست بێت ئەوە ئەعلام جایە بەڕێز مقتدا سەدر جایە مقتدا سەدر خاوەنی چل کورسە لە پەرلەمانی ئەنجومەی نوێران چ پێویست دەکات بێ لە ئەعلام بڵێ وەڵا ئەوە دەکەم دەیفەرم پرۆژەکە پێشکەشکە بڵێ پرۆژەکەم پێشکەش کردووە بەس تۆ ئێستا هەر قسەیە دەکات ئەمە 3 ساڵات من گوێم لێ قسە دەبێت دەیفەرم پرۆژەکە پێشکەش نەگەر ڕاست دەکەن ئێمە بزانین پشتیوانی دەکەن یان ئێمە نەک پشتیوانی دەکەن ئێمە بەتایبەتی ئێمە پێشتر پرۆژەمان پێشکەش کردووە بۆ کەمکردنەوەی ئەوە بە واقعی هاتووینە پێشێ بەڵام بڵێ لە ئەعلام زۆر نەمان کردوتە هەڵاو نەمان کردو شتێکی ئەعلامی ئەو مۆزوعێکی کەیە دەستخۆش کاتم نەما ئەگەر دواوتە زۆر دواوتم وڵی من لە سەرتاشەوە نەمگوتووە ئەمە گەندەڵیە ئەم معاشەوەرگرتیە وتومە من نائەدالەتیە نائەدالەتیە ئەم موچەیە دەدرێت ئێستاش دووبارەی دەکەمەوە ئەمە نائەدالەتیە و ئەو هەڵمەتەی ئێمە دەستمان پێ کردووە 4 ساڵە تەمەنی هەیە لە سەر ساید گەلێ لە پێش ئەوەوە و هیوات ئیستیجابەی هەبێ ئێمە سیوێکی هەشت بڕیار وایە لەسەر تاسەری عێراقا خۆپیشاندان بکرێت بۆ ئەوەی کە ئەم فشارە تونتر بکرێتەوە بۆ ئەوەی کەەوە ئەم موچەی خانەنشینی پەرلەمانتارە نەمێنێت و موچەکەی کە ئێستا وەریدەگرن بە شێوەیەکی عەدالەت بێت و ئەو ئیمتیازاتانەی تر ئیمتیازاتێکی دیکەی زۆریش وەرەگرن وەکو پارەی سیارە وەکو وەرگرتنی خان و وەکو تاعینکردنی حیمایە لە خزم و کەس و دۆستانی خۆیان وەکو ئیفات بۆ دەرەوە خەڵکی وهەیە زۆر مستەفید بۆ لە ئیفات ئەمانە نەمێنێت زۆر سپاسی ئامادەبوونتانەکەم لە ستۆدیۆکەمان لە شاری هەولێر ئازیزان تا بەرنامەیەکی دیکە و گفتوگویەکی دی هەر شادوان خواتان لەگەڵ.